ئەم کاتتان باش بینەرانی بەڕێز لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی درێژەی کار و چالاکی هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵە بە بۆنەی 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە لە شار و ناوچەکانی کوردستانی ڕۆژهەڵات. ئەڕۆینە شاری شنۆ. شنۆ شاری پێشمەرگەکانی سەنگەری شار. ئەندامانی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شاری شنۆ شاری حەماسە و لێهاتووی بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان بە نووسینی دروشمی پیرۆز بێت 26 ڕێبەندان بژی کۆمەڵە دەستیان داوەتە چالاکی بربڵاوی تەبلیغی و بۆ جارێکی دیکە بەڵێنیان بە ئامانجە بەرزەکانی کۆمەڵە نوێ کردوێتەوە. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچووە بریتیە لە ترمیناڵی شنۆ، مەدرسەی 15 خورداد، سەیداوێ و مەدرسەی ساڵحیان و ژمارەیەکی دیکە لە گەڕەکەکانی ئەم شارە کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی ژمارەیەک لە وێنەکانی ڕادەکێشن. بەڵە بینەران ئەو جۆرەکە دەیبینن ئەمە چالاکی هەڵسوڕاوانی کۆمەڵەیە لە شەوی ڕابردوو لە شاری شنۆی خۆشەویست. بەردەوام بن ئەی درێژە دەرانی ڕێگای هەوڕیانی گیانبەختکرد و سلێمانی بایەزیدی و حەمزەی تەپەڕەش و دەیان گیانبەختکردووی دیکەی ئەو شارە. دەستان خۆش بێت و ماندوو نەبن ئەی ماندووی بەجێنان. ئەڕۆینە شاری سنە. سنە شاری کۆمەڵە لە درێژەی کار و چالاکی هەڵسوڕاوانی ماندوو نەناس و ڕچەشکێنی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شاری سنەی خوێناوی سنەی هەمیشە قارەمان بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان و تراکتی تایبەت بەو ڕۆژە دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و جارێکی دیکە بەڵێنیان بە خەبات و تێکۆشانی قارەمانەکانی کۆمەڵە تازە کردوێتەوە. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچووە بریتیە لە گەڕەکەکانی چوارباخ، فەرەجە، پیر حەیبەڵا، هەڵاچوالان، قەتارچیان، سەرتەپۆڵە، شێخان، ئێکبەتان، باخی ملی و زۆربەی گەڕەکەکانی ئەم شارە کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی ژمارەیەک لە وێنەکانی ڕادەکێشن. بەڵێ بینەران ئەو جۆرە کە دەیبینن ئەمە وێنەی چالاکی ئەندامانی نهێنی کۆمەڵەیە لە شاری سنەی خۆشەویست، سنەی هەمیشە کۆمەڵە. هەر بژین و ماندوو نەبن ئەی درێژە دەرانی ڕێگای هاوڕێیانی گیانبەختکرد و کاکشوان و شەهین باوەفا و مهندس کەماڵ ڕەحمانیان و سەدان تێکۆشەری گیانبەختکردووی دیکەی ئەو شارە. دەستان خۆش بێت و ماندوو نەبن. دەڕۆینە بۆکان. بۆکان شاری دوکتوری ڕەنجدەران. هەڵسوڕاوان و چالاکانی بەشی تشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شاری بۆکان شارەکەی دکتور جەعفەر بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان و بڵاوکردنەوەی تراکتی تایبەت بەو ڕۆژە دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و جارێکی دیکە بەڵێنیان بە کۆمەڵە و ڕێبازە پیرۆزەکەی داوەتەوە. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچووە بریتیە لە گەڕەکەکانی کەلهۆڕاوە، شەقامی سەقز، فەرهەنگیان، کوی مەحەممەدیە، کەمەربەندی، ئازادەگان و مامساحب و زۆربەی کۆڵانەکانی ئەو شارە کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی فیلم و وێنەکانی ڕادەکێشن. بەڵێ خۆشەویستان ئەمانە کە دەیبینن چالاکی هاوڕێیانی شارەکەی دکتور جەعفەرە لە شەوی ڕابردوو. دەستان خۆش بێت و بەردەوام بن شێرە کچ و کوڕەکانی ماندوو نەناس و نەترسی شارەکەی دکتور جەعفەر و هەمەی ئیلخانی زادە و دەیان گیانبەختکردووی دیکەی ناوچەی بۆکان. ئەڕۆینە مەریوان. مەریوانی تاڵەسوار. ئەندامانی بەشی تشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شاری مەریوان شاری کۆڵنەدان و کانی خەباتی جەماوەری بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان و داکوتانی وێنەی ڕابەرانی گیانبەختکردووی کۆمەڵە کاک فوئاد مستەفا سوڵتانی و کاک حەمەحسێن کەریمی و هەروەها
بڵاوکردنی وتە بە نرخەکانی کەک فواد کە باسی لەوە کردبوو خەڵکی هەژار و زەحمەتکێش دەبێت هێزی پێشمەرگەی بەهێزیان بێت. ئەو کات ڕژیم سەر بۆ خواستەکانیاندا دەنوێنێت و بۆ گەیشتن بە ئامانجەکانیان دەبێت یەکگرتوو بن و هێزی پێشمەرگەمان بەهێزتر بکەین. بەو دروشمانە کۆتاییان بە چالاکی شەوی ڕابردووی خۆیان هێناوە. ئەو شوێنانەی کە چالاکانی نهێنی کۆمەڵات چالاکیان تێدا کردووە بریتیە لە شارەدەی نێ، گەڕێکی ئاوارەکان، شەقامی سەرەکی نێ، دەوروبەری مەیدانی سەرەکی، کۆڵانەکانی دەوروبەری مزگەوتی نێ، هەروەها شارێکی کانیدینار و جوجەسازی لە شەقامی سەرەکی مەریوان بۆ سەوڵاوە، مەدرسەی ڕاهنەمایی، مزگەوتی جوجەسازی، گەڕەکەکانی پشت جادە، مزگەوتی کۆن، مەدرسەی سەرەتایی منداڵان و کۆڵانەکانی دەوروبەری و خانەی بێهداشت کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی ژمارەیەک لەو وێنانە ڕادەکێشم. بەڵێ خۆشەویستان، ئەم وێنانە کە دەیبینن چالاکی شەوی ڕابردووی هاوڕێیانی نهێنی کۆمەڵە لە شاری کاکفوئادی مستەفا سوڵتانی شاری مەریوانە. دەستان خۆش بێت و مانوو نەبن ئەی ماند و بەزێنانی ڕێگای تاڵەسواری شەهیدستان و سەدان گیان بەخت کردووی کۆمەڵە لە ناوچەی مەریوان سەرکەوتوو بن. ئەڕۆینە مەهاباد شاری خوڵخێنەرەکان، هەڵسوڕاوان و چالاکانی نەترسی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شاری مەهاباد، شاری لاوی دامەزرێنەری گیانبەختکردووی کۆمەڵە کارخانەی موعینی بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان و تراکتی تایبەت بەو ڕۆژە دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و جارێکی دیکە بەڵێنیان بە ئامانجە پیرۆزەکانی کۆمەڵە تازە کردوێتەوە. ئەم شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچووە بریتین لە گەڕەکەکانی شەقامی دانشگا، شەقامی محەممەدی ئەوراز، دەروازەی ورمێ، گەڕێکی زەمینەکانی شارەداری، شەقامی کاریگەر و کۆڵانەکانی دەوروبەری و زۆربەی شەقامەکانی ئەو شارە کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی ژمارەیەک لە وێنانە ڕادەکەش. بەڵێ خۆشەویستان، ئەمە وێنەی چالاکی شەوی ڕابردووی هاوڕێیانی نهێنی کۆمەڵەیە لە شاری مەهاباتی خۆشەویست. بەردەوام و سەرکەوتوو بن ئەی درێژە دەرانی ڕێگای کاکخانەی موعینی و مەمبراین بەکری و دەیان گیان بەختکردووی دیکەی ناوچەی مەهاباتی خوڵخێنەر. ئەڕۆینە کامیاران دەروازەی شۆڕش، هەڵسوڕاوان و چالاکانی نەترسی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شاری کامیاران، دەروازەی شۆڕش بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نهێنی کۆمەڵە بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان، هەروەها تراکتی تایبەت بەو ڕۆژە دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و جارێکی دیکە بەڵێنیان بە ئامانجەکانی کاکسدێق کەمانگەر زمانی ئاگرینی شۆڕش تازە کردوێتەوە. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچووە بریتیە لە ئاواییەکانی مارا و ئەڵک وە کۆی کۆڵانەکانی ئەم ئاواییانە کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی ژمارەیەک لەو وێنانە ڕادەکێش. خۆشەویستان، ئەمە وێنەی چالاکی شەوی ڕابردووی هاوڕێیانی نهێنی کۆمەڵەیە لە ئاواییەکانی ئەڵک و ماراو. بەردەوام و سەرکەوتوو بن ئەی درێژە دەرانی ڕێگای کاکسدێقی کەمانگەر و نەبی یوسفی و دەیان گیان بەخت کردووی دیکەی ناوچەی کامیاران. بەڵێ خۆشەویستان، ئەڕۆینە شاری ورمێ شاری شۆڕش لە درێژەی کار و چالاکی هەڵسوڕاوانی ماندوو نەناسی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شاری شۆڕشگێڕی ورمێ بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان و تراکتی تایبەت بەو ڕۆژە دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلیغی و ئەو شوێنانەی کە چالاکی تەبلیغی تێدا بەڕێوەچووە بریتین لە گەڕەکەکانی تەرزەلو، شەهرچای، ئەیالەت، مەرکەز،
خەیامی شماڵی و جنوبی و ژمارەیەک زۆر لە کۆڵانەکانی دیکەی ئەو دەوروبەرە و شەقامەکانی ئەو شارە کە لێرەدا سەرنجتان بۆ بینینی ژمارەیەک لە وێنەکان ڕادەکێشم. خۆشەویستان، ئەمە وێنەی چالاکی شەوی ڕابردووی هاوڕێیانی نهێنی کۆمەڵەیە لە شاری خۆشەویست و شۆڕژگەری ورمێ. هەر بژین و ماندوو نەبن، ئەی درێژە دەرانی ڕێگای گوردانی 22 ورمێ و دەیان گیان بەخکردووی دیکەی ناوچەی ورمێ. دەستان خۆش بێت و ماندوو نەبن. ئەڕۆینە شاری تیکاب لە درێژەی کار و چالاکی هەڵسوڕاوانی ماندوو نەناسی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شارێ خۆشەویستەکەی تیکاب بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان و بڵاوکردنەوەی تراکی تایبەت بەو ڕۆژە دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلێغی کە لێرەدا سەرنجە بۆ بینینی ژمارەیەک لەو وێنانە ڕادەکێشن. هەر بژین و ماندوو نەبن، ئەی درێژە دەرانی ڕێبازە بەرزەکەی کۆمەڵە. دەستان خۆش بێ و ماندوو نەبن، ئاڵای سوورتان هەر شەکاوە بێت. ڕۆینە شاری سەقز، شاری سوورە سوار لە درێژەی کار و چالاکی هەڵسوڕاوانی ماندوو نەناسی بەشی تەشکیلاتی نهێنی کۆمەڵە لە شاری سەقز شارەکەی کاک حەمەحسێنی کەریمی بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان بە نووسینی دروشمی بژی کۆمەڵە و پیرۆز بێت 26 ڕێبەندان تراکتی تایبەت بۆ ڕۆژە دەستیان داوەتە چالاکی بەربڵاوی تەبلێغی. ئەو شوێنانەی کە چالاکی تەبلێغی تێدا بەڕێوەچووە بریتیە لە شەقامەکانی بەردبڕاند، شەقامی معەلم، شەقامی حافز، ڕوودەکی کوشتارگا کە لێرە سەرنجتان بۆ بینینی ژمارەیەک لەو وێنانە ڕادەکێشن. بەڵێ بینەران، ئەو جۆرەکە دەیبینن ئەمە وێنەی چالاکی هاوڕێیانی سەقزە لە شەوی ڕابردوو. هەر بژین و ماندوو نەبن، ئەی درێژە دەرانی ڕێگای سوورە سوارەکەی کۆمەڵە کاک حەمەحسێن و دەیان گیان بەختکردووی دیکەی ناوچەی سەقز. دەستان خۆش بێت و ماندوو نەبن. بەم جۆرە گەیشتینە کۆتایی ڕاپۆرتی ئەم شەوی کار و چالاکی هاوڕێیانی نهێنی کۆمەڵە لە شار و ناوچەکانی کوردستانی ڕۆژهەڵات. جارێکی دیکە 26 ڕێبەندانتان لێ پیرۆز بێت. دەستان خۆش بێت و ماندوو نەبن.